الدی فرێنمایە دەستگاه و هەواڵگیری بۆ دیارکردنا بنگەهێن تیرۆریستیان داعش هێزên operasyona Mosul bordumana taxeke layerrastê Mosul kirin û li dîvda sedan hewlatiyan sivîl di vê bordumanê de bûne qurbanî. Lê gote bêjê fermiyê Wezareta Bergiriya Iraqê çûronayekî li ser vî babetî diyar nekir û rogihand ku jiyana hewlatiyan شەمی کارێکی گرنگترە. ئێمە لە ئێستادا لە بەشی لای ڕاستی شاری مووسڵ شەڕ لە دژی داعش دەکەین و سەرکەوتنمان بەدەستێناوە و پێشەڕەوکردنمان لە دژی داعش زۆر بە وردی و وریاییەوەیە ئەمەش لە پێناو پاراستنی جانی هاوڵاتیانە. ئێمە لە ڕزگارکردنی ئەم بەشەی مووسڵ و پاکردنەوەی پەلەمان نییە مەسەلەکەش بەندە بەکاتەوە و پشت بە ئێزدان ڕزگارکردنی تەواوی بەشی ڕاستی شاری مووسڵ ڕادەگەێنین. ئەوەی بەلامانەوە زۆر گرنگە ڕزگارکردنی هاوڵاتیانە پاشان خاک. الدی وی کارەساتê پەرلەمانە Iraqê daxwaza hîrkariya vî babetî ji Wezîrê Navxwe û Bergiriya Iraqê kir û lêjina asayîşa Perlemanê jî di raporta xwe de îdana vê bordumanê kir û Wezareta Bergirî bi kemterxem li qelem da. 150 چۆن 400 کەسە گرێکە قوربانی ئەو ڕۆژن ئەمانە تۆ ئەگەر مەسئولیت بی دەبێت تحملی مەسئولیتی خۆت بکەوە بۆی لە ئایندیا وڵاتە دووبارنەکە دەبێت دانی پێدا بنی لە تەقریرەکەی ئێمەش زۆر بە سەریحانەوتمان بەڵێ ئەوە قەسفووە و لە نتیجەی تەحقیق ڕوونیەکەنەوە قەسە لەسەر معلوماتی دەستگای هەواڵگری عێراق بۆ چی دەستگایەکی هەواڵگری عێراق ئەو بابەتی کردووە و ئەم بابەتە تەنها ئەوە نییە کاری کردبێت سەر ڕێڕەوی هێزە ئەمنیەکان بەڵکو کاری کە سەر ناوبانگی ئۆپەراسیۆنەکەش لەسەر مستەوای دەولی. لێژنا ژینگە و تەندروستیە Iraqê paş vê karasatê daxwaz diketin ku Mosul bihête rêzbandiya bajêrên wêran bûyî. پارێزگا میسل بێتە وەلگرتن وەک محافظەکە منکوب چونکە طبیعی gelek خەلکی میسل هاتیا پەنابەرکردن هاتیا ئاوارەکردن میسل تقریبا بوونە تحتیە بنەمایەت یەت میسل هەمی ژوورێ جیانێ و یەتاتینە وێرانکردن و محافظەکە منکوب بیت طبیعی هەورێت ما ئەە بەرینوکە ژیمەتکردین بەلێ ما ئومێدە هەیکو ئەڤڕۆ ئەف بریارە پرێڤە بچیت و پەرلەمانی عێراقی تەسوید کرد و پارێزگاها میسل بێتە وەلگرتن وەک پارێزگاهەکە یا منکوب یا وێرانکری. شەڕێ Mosul heta vî demî berdewama û rojana dan hewlatiyan sivîl derencama vî şerî dibine qurbanî û berpisyaretiya van karasatan jî etnavbera hêzên operasyona Mosul berbelavin û tûmetba jî di vê alozê de berzene. Li Bexda Nizar Ebdullah, Dengê Amerîka.